خی گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بڕیارێکی ئەنجومەنی کۆمیسیاران هەڵەوەشێنێتەوە. بە پێی بڕیارەکەی دادگا پەسەندکردنی ئەنجامی هەڵبژارن پێویستی بە 50 زایدیەکە. بە میوانداری بەڕێز شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بڕیارێکی ئەنجومەنی کۆمیسیارانی هەڵوەشاندەوە. دوایەوەی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم شەوێک پێش هەڵبژاردن با مەبەستی ڕێگری لە ساختەکاری 6 بڕیاریان دەرکرد. لە خاڵی پێنجەمی بڕیارەکانی ئەنجومەنی کۆمیسیاراندا هاتبوو ئەنجامەکانی هەڵبژاردن بە دەنگی دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران پەسەند دەکرێت. واتە بۆ پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن لە کۆینۆ کۆمیسیار دەبێت 6یان ڕەزامەند بن. بەمەش پارتی وێکێتینیان دەتوانی بەتەنها ئەنجامەکان پەسەند بکەن. ئەنجومەنی کۆمیسیاران لە 9 ئەندام پێک دێت: پارتی 3، یەکێتی 2، گۆڕان 2، کۆمەڵ 1 و یەکگرتوش 1 کورسی. یەکێتی نیشتیمانی وە قەوارەیەکی بەشداربوو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دەستەی دادوەری هەڵبژاردن لە سەرۆکاتی دادگای پێداچوونەوەی هەرێم تانەی لە بڕیارەکەی ئەنجومەنی کۆمیسیاراندا. با پێی نووسراوێکی دەستەی دادوەری هەڵبژاردن لە سەرۆکاتی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دوای دراسەکردنی تانەکە بڕیارەکەی ئەنجومەنی کۆمیسیاران هەڵوەشێنرایەوە. با پێی بڕیارەکەی دادگا پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن پێویستی بە 50 زائید 1، واتە لە کۆینۆ کۆمیسیار دەبێت 5یان ڕەزامەند بن. ئەمەش نوێنەری پارتی وێکێتی لە کۆمیسیۆن دەتوانن بە تەنها ئەنجامی هەڵبژاردن پەسەند بکەن بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکانی دیکە. هەڵوەشانەوەی بڕیارەکەی ئەنجومەنی کۆمیسیاران لە کاتێکدایە زۆرینەی لایەنەکان ناڕازین لە ساختەکاریەکانی هەڵبژاردننی 30 ئەیلول بۆ مەبەستەش سەدان سکاڵایان تۆمار کردووە. باپی زانیاریەکان دوای لێکۆڵینەوە لە سکاڵاکان نزیکەی 800 سکاڵا لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەوە پەسەند کراون. بەشێکیش لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران ئاماژە بۆ دەکەن یەکلاکردنەوەی سکاڵاکان کاریگەریان لەسەر گۆڕانکاری لە دەنگی لایەنەکان دەبێت. ڕۆژی 30 ئەیلول هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم تاوەکو ئێستا تەنها ئەنجامی بەرایی لە 85 دەنگەکانی ڕاگەیاندووە و دوای یەکلاکردنەوەی سکاڵاکانیش ئەنجامی کۆتایی ڕادەگەێنێت. باپی ئامارەکانی کۆمیسیۆن لە دەنگدانی گشتی لە 157 و لە دەنگدانی تایبەت لە 192 دەنگدەران بەشداری هەڵبژاردنیان کردووە. 3,85,000 هاوڵاتیش مافی دەنگدانیان هەبووە. جارێکی تر سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز. کاک شیروان زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوەکو ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیاران چۆن لە بڕیاری دادگای پێداچوونەوەی هەرێم دەڕوانن سەبارەت بە هەڵوەشاندنەوەی بڕیارێکی ئێوە بۆ پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان. بەناوی خی گەورە میهرەبان، سڵاوی خی گەورە لە بەڕێز کاک حەکیم و سڵاوی خی گەورە لە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە بەڕستان وکو ئاماژەتان پێکرد لە راپۆرتەکەدا ئێمە لە کۆتاشەوی هەڵبژاردن بۆ بەرگریکردن لە کۆمەڵی ئەو سەختەکارانەی کە بە بەڵگە لە بەردەستماندا بوون کە وا بڕیار بوو کە ئەنجام بدرێت ئەنجومەنی کۆمیسیاران بە ناچاری کۆمەڵە 6 بڕیارمان دەرکردن. بە سوپاسەوە 5 بڕیار لەو بڕیارە لەلایەن دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پەسەند کران کە لە ناویاندا ئەو بڕیارە گرنگە بوو کە جگە لە بەڵگەنامەی ڕەگەزنامە پێویستە پێناسی داوی و بڕیاری دوم کە گرنگتر بوو ئەوە بوو کە بڕیاردا لەسەر بڕیاری کۆمیسیۆن هەر بنکەیەکی دەنگدان کە هێزەکانی ئاسایش و ناوخۆیان هێزێکی تر فشار بکەن و بچن ناو بنکەکانی دەنگدان کۆمیسیۆن دەسەڵاتی هەیە کە ئەو بنکەیە یاخود دەنگەکانی ئەو بنکەیە بە تەواوەتی پوچەڵ کاتەوە. دیارە دادگای ناوبرا و دەسەڵاتی یەکەمە لە هەرێمی کوردستان و تەنها ئەو دەتوانێت بڕیارەکانی ئێمە ڕەت کاتەوە. دیار لەلایەن قاوەرەیەکی نیشتیمانی کوردستان تان لە بڕیار ئێمەدرا و دادگای ناوبرا و ئەو بڕیارە ئێمە هەڵوەشاندەوە کە کۆتاشە و ئێمە
دیاریمان کردو بە دوو لەسەر سێ بە قەناعەتی منەکو کەسێکی یاسەناس و ڕاوێژکار لە بواری یاسایی بەڕای من ئەو نەقسە و ئەو کەمکوریە دەبووە لە یاساکە چارەسەر کرابایە واتە لە یاسای کۆمیسیۆن لە یاسای ژمارە 4 بەی شێوە باسی ئەوەی نەکردووە و ئاماژەی بۆ نەداوە کە ئەنجامی کۆتایی کە بابەتێکی زۆر گرنگ و هەسیارە دەبووە لێدا ئاماژەی بۆ کردبایە کە دوو لەسەر سێ پێویستە بۆ نمونە ئێمە هەندێک حاڵەتمانێک کە زۆر حاڵەتی ئاساین وەکو دامەزانی مدیر عامەکان کە لە دەسەڵاتی ئەنجومەنی کۆمیسارانە دوو لەسەر سێ پێویستە لە کاتێکدا بابەتە زۆر گرنگترە من وێ دەکەم دادگای ناوبرەوە دادگاکانی دیکەش خوان و پارێزن لە کۆمەڵێ حاڵەتی تایبەتمەند بە تایبەت ئەوەی کە تایبەتە بە مەسەلەی هەڵبژارنەکان و پرسی سیاسی چکە تاوەکو دادگاکان بێلان تر بن و لەژێر فشاری هیچ لایەنێکدا بڕیار نەدەن هەم بڕیارەکانە جێ خۆی دەگرێت هەم متمانەی هاوڵاتیان و قاوەرە سیاسیەکان لەدەست نادەن وەکو بینیمان لە عێراق بە بڕیارێکی دادگای فیدراڵی بەداخەوە ئاشتەوایی سیاسی کۆمەڵایەتی هەڵبژارنەکان تەماوەکی زۆر تێکچوو بە ئومێد دەکەین دادگای ناوبرا و زۆر بەوردی دیراسی کردبێت و لە داهاتووشدا بە هەمان شێوە دیراسەیەکی زۆر وردی حاڵەتەکان بکە بۆی کە ئێمەش گرفتمان بۆ دروست نەبێت بەڵام من حەزەکەم ئەوە بڵێم کە ئەوە نابێتە ڕێگەر و نابێت هۆکار بۆی کە ئێمە دەستکراوە نەبین لە کۆمەڵ ئیجراعاتی خۆمان کە بڕیارمان داوە بە تایبەت مەسەلەی سکاڵا شتەکانی کرد هیچ شتێک لە دەسەڵاتی ئێمە کەم ناکاتەوە بەڵکو ئەنجومەنی کۆمیساران دەسەڵاتی ڕەهای هەیە بۆ هەر ئەرک و فەرمانێکە بگریتە بەر بۆ بەڕێوەچوونی هەڵبژارنەکان و ڕاگەانی ئەنجامەکان. بەڵێ زۆر باشە بەس پێشتر ئامانجیەوە چی بوو لەوەی کە شەوێک پێش هەڵبژارن بڕیارتاندا کە لە کۆینۆ ئەندام پەسەندکردنی ئەنجامی هەڵبژارنەکان پێویستی بە 6 دەنگ بێ بەڵام ئەوەی ئەمڕۆ دادگا بڕیاری داوە پێویستی بە 5 دەنگە 50 زایدێک ئامانجیەوە چی وایە ئێوە پشتان بە بنەما یاسایی نەبەست و بۆچی دادگا ئەمڕۆ مەسەلەن ئەمەی هەڵوەشاندۆتەوە؟ بگماشێکی تەبیعیە ئێمە وەکو ئەنجومەنی کۆمیساران بڕیار بدەین لەسەر شتێکە خۆمان قەنەعەتمان پێیە و دیارە هەر بۆ زانیاری بەڕێز و بینەرانی خۆشەویست لە کۆینۆ ئەندامی ئەنجومەنی کۆمیساران حەوت لە ئەندامانی بەڕێزی ئەنجومەن دەنگیان بە بڕیارەدا کە قەنەعەتیم وابوو کە بڕیارێکی زۆر یاسایی و ئاساییشە بە تایبەت کە کۆمیسیۆن ڕێگری بکە لە کۆمەڵێ حاڵەتی تایبەتی خۆی بە تایبەت ئەوەی کە پێویستە بە ئەنجامەکانی هەڵبژاردن کە بە خۆتان دەزانن ئەنجامی هەڵبژاردن پەیوەندی بە پرۆسی سیاسی پەیوەندی بە پرۆسی حکومڕانی هەرێمێکەوە هەیە بۆیە ئێمە پێمان وابوو بۆی کە مەسئولیەتەکە زۆر گەورەیە ناکرێت تەنها 5 ئەندام ماژۆ بکەن دەکرێت 6 ئەندام واژۆ بکەن بۆی کە مەسئولیەتەکە دابەش بێ و هیچ ئەگەرێک نێ بۆی کە چەند کۆمیسارێک بە ڕێکەوتن بتوانن ئەوە تێپەڕێن بەڵام من حەزەکەم ئەوە بڵێم ئەوە کۆتا شت نییە ئێمە لەوێشدا ئەگەر 5 ئەندامیش واژۆ بکەن ئێمە 4 ئەندامی تر دەتوانین قسەی خۆمان هەبێ و دەتوانین علامەت ئیسیفهام دروستکەین لەسەر هەڵبژارنەکان خۆتان دەزانن کە چەندە کۆدەنگی هەبێ لەسەر بڕیارەکان ئەوەندە نەزاهەتی پرۆسەکە و ئەوەندە متمانەی پرۆسەکە زیاتر دەکات ومێد دەکەم ئێمە ناچار نەبین کە 4 ئەندامەکەی تر بڕیاری تر بدەین بەڵکو وەکو ڕاپرسی هەمومان بێکەوە ڕاوەستین و پشتیوانی لە بڕیار و لە ئەنجامەکانی کۆمیسیۆنەکەی خۆمان و لەو دەرەنجامانە بکەین کە خۆمان ڕامەگەاندووە. زۆر باشە بەس بەرەز وتت لە یاسای کۆمیسیۆن یاسای ژمارە 4 ساڵی 2014 کە لە پەرلەمان دەرکراوە یعنی بەڕوونی ئەوە ڕوون نەکراوەتەوە کە ئەنجامی کۆتایی پێویستی بە دەنگی چەند ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانە کە ئێستەوە نەوە کۆمیسیارن بەڕوونی مادەیەک ئەمە یەکلا نەکردوەوە ئەی دادگا پشتی بەچی بەستووە کە ئەو بڕیارەی داوە کە بە 50 زایدێک بە 5 ئەندام یەکلا دەبێتەوە. نەخێر بەداخەوە باسم کردەوە لە یاساکە جێکرابەوە چکە بابەتی زۆر ئاسانتر هەیە کە باسی کردووە دادگای ناوبرا و ئاماژەی بۆ کردو لەبەری کە زۆربەی بڕیارەکانی ئەنجومەن بە 5 زایدن یەک دەڕوا یعنی بە زۆرینە دەڕوا بە زۆرنی ئامادەبان دوڕا بۆیە پێی وایە کە ئەوە شتێکێک لە بڕیارەکانی ئەنجومەن وەکو بڕیارێکی ئاسایی وایە بۆیە ئاساییە کە بە 5 زەنگیش بڕوات کە بە قەناعەتی من تێڕوانی جیاوازم هەیە و بەڕای من دەبووە لە یاساکە جێکرابەوە بەڵام بەرحاڵ ئەوە تێڕوانی دادگا و بڕیاری دادگای ناوبراویش دیارە بڕیارێکی قاتع بن بڕە لە ڕووی یاسایی و ئێمە ناتوانین تانەی لێ بدەین لەسەر ئەو بڕیارە. بەڵێ لایەنە سیاسەکانش ناتوانن تانە لەم بڕیارە بدەن ئەوەی کە ئەمڕۆ دەری کردووە؟ نەخێر بەی شێوەیە چکە یەک لە سیفەتەکانی دادگای تەمیز ئەوەیە کە بڕیارێکی دەرکرد سەبارەت بە هەڵبژارنەکان کە ئێمە لە کاتی هەڵبژارنەکان بە سوپاس و داوایان لێ دەکەین کە 3 دادوەری خۆیان ئامادە بێ و تەنها ئیش لەسەر کەیسی ئێمە بکەن
کاتێک کە کاریانە سەر دەکەن بێگومان ئەوان ڕاوێژی خۆیان دەکەن لە ڕووی یاساییەوە کە بڕیاری ئەوان یەکلاکەرەوەیە وەکو دادگای فیدراڵی عێراق وایە کە بڕیارێک دەدەن بڕیارەکە بۆمان نییە یاخود قاڕێکی سیاسی ناتوانێت جارێکتر تان لێ بداتەوە بۆی کە مڕاعەتی ئەوە دەکرێت کە کاتەکە کەمە و ناکرێت جەدەلی سیاسی دروست بکرێت ئومێد دەکەین ئەوە هاوکار بێت لە پرۆسەکەدا و ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنیش قسەمان کردووە کە ئێمە هەمومان هاوکارین لە پرۆسەیەکدا دەمانێت بێکەوە بەڕاستی بێکە ڕاوەستین و بێکەوە ئەنجامەکان ڕابگەێنین. بەڵام پێ دوایە بێلایانی پێوە دیارە بڕیارەکەی دادگە کە بەرە زووتر لەسەر تانەی یەکێتی نیشتیمانی ئەم بڕیارەی دەرکردووە پێ دوایە بێلایانی پێوە دیارە تا چەندێک پێویستە بێلایەن بن بۆ وەکەوەی کە لە عێراق ڕووی دامگرژە سیاسیە لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە. لە ڕاستیدا لە هەموو وڵاتێکی موسساتیدا ئەو وڵاتانێکی پێشکەوتون سێ دەسەڵات هەیە دەسەڵاتی ئەوەی کە دادوەریکێک لە سێ دەسەڵاتەکانە پێویستە بە تەواوەتی بێلانی خۆی بپارێزێت و هەیمەنێتی خۆی بپارێزەوە نەکەوێتە ژێر دوو دەسەڵاتەکەی کە و قەنەعەتمان وایە لە هەر وڵاتێکدا ئەو دەسەڵات ینی ئەو دەسەڵاتی دادوەری کەوتوێتە ژێر دەسەڵاتی جێبەجێکردن یا تەشریعی قەنەعەتمان وایە کە هەیبەتی خۆی لەدەستداوە ئومێد دەکەین لە کوردستان ئەو حاڵاتانە دووبارە نەبێتەوە چونکە سلبیاتی زۆری دەبێت نەخەڵک قەنەعەتی بە دادگاکان دەمێنی و نەحیزب سیاسەکانیش احترامی قانونەکان دەبینن ئەوان ئەرکی پیشەی خۆیان هەیە پێویستە بە ئەرکی خۆیان هەستن ئومێد دەکەن دادگای ناوراویش بەدوور بێت لە هیچ کاریگەرێکی سیاسی لەسەر بابەتە. بەڵێ زۆر باشە بەس ئەگەر بۆ نمونە لە حاڵەتێکدا ئەگەر بەدەنگی 5 لە ئەندامان ئەم پرۆسەیە ئەنجامی کۆتایی واژۆکرایە وەکو چوار ئەندامەکەی تر مەسەلەن لە چوار ئەندامەیە کامێکتان بێ ناڕازی بوو دەتوانن چی بکەن هیچ دەتوانن گۆڕانکاری دروست بکەن ینی ناڕازایەتی هیچ کاریگەریەکی دەبێت لە سەرنجامی هەڵبژاردنەکان ئەگەر بێت هەمووتان هەرنەوە ئەندامەکە ڕەزامەند نەبن. بێگومان کاریگەری زۆری دەبێت چونکە بەڕێستان ئاگادارن کە نەتەوەیەگرتوەکان خۆی بە هەموو پشتیوانەیەکەوە چاودێری دەکات ڕێکخراوەکانی ناخۆنە دەوڵەتی و ئەوان زۆر مەبەستیانە کە ئەستافی ئەنجومەنی کۆمیسارنها بڕیارێک دەدا بە جەماعی بێ و تەوافقی لەسەر بکرێت چونکە مەسەلەی هەڵبژاردنەکە لەر زۆر دەکات بنەگە 5 ئەندامی ئەنجومەن واژۆی بکە و چوارەکەی تر لە دەرەوە پرس کۆنفرانسێک گنیان بەیاننامەیەکی تریان هەبێت بێگومان گومانی زۆر دەخرێت سەر ئەو ئەنجامانە و پێیان وایە کە گلەی هەیە و ئیجراعاتەکانی کۆمیسیۆن وەکو پێویست جێبەجێ نەکراون بۆ ئەوەی لەبەر ئەوە چوار ئەندامی تر ئامادەنین واژۆ بکەن بۆیە بە قەنەعەتی ئێمە کاریگەری زۆر خراپ و سلبی دەبێت لەسەر پرۆسەکە و دەبێت تانەیەک لە ناوخۆنە دەوڵەتەوە دەبێتە عیبەیەک بۆ هەڵبژاردنی کوردستان. بەڵێ ئێوە وەکو کۆمیسارێک چاولەوە دەپۆشن مەسەلەن ئەگەر ساختەکاریەک کرابێت ئێوە ئەم ئەنجامە قبوڵ بکەن یاخود ناڕەزایەتیتان چی دەبێت؟ بێگومانە مەلەکاتی خۆیدا لەگەڵ ئەو چوار بەڕێزەی تر ئەگەر ئەو 5 بەڕێزە کە ئەندامانی ئەنجومەن ببێ گەڕانەوە بۆ ئێمە ببێ لێک تێگەشتنێکی باش قەنەعەتمان وایە ئێمە قسەی خۆمان دەبێت لە کاتی خۆیدا و ڕوونکردنەوەی خۆمان دەبێت بۆ ڕایگەشتی چونکە ئێمە کە لێرەین بۆ نەهاتوون بەڕاستی واژۆ لەسەر هیچ شتێک بکەین کە پێچەوانەی ئەخلاق مەبادی خۆمان بێ و پێچەوانەی یاسای کۆمیسیۆن بێ و پێچەوانەی ئەمانەتە بێت کە لە چەشانمانە لە یاخەتی کوردستان و لە پەرلەمانی کوردستان وەرمان گرتووە بۆیە تەسەوری من وایە ئەندامانی تری بەرەزیش لەوە تێگەشتون و لەوە تێدەگەن هەر بۆیە لەو شەوەدا حول لە ئەندامانی ئەنجومەن لەگەڵ ڕایەکە ئێمەدا بوون کە فعلەن ئەو بابەتان بابەتی هەستیارن و نانێ ئەوانیش بەبێ بوونی ئێمە و بێ ئەوەی کە ئێمە لە بێکەوە لێک وەکو مەسەلەی ڕاپرسی کە هەرنەوە ئەندامەکەمان ئەگەرچی چوار لە ئەندامانی بەرەزی ئەنجومەن لەگەڵ ڕاپرسیدانەوە بەڵام وەکو تەزیقی نەتائیج وەکوەوەی کە پاڵپشتێک بۆ پاراستنی مؤسسەکە هەرنەوەمان بێکەوە ڕاوەستین ئومێد دەکەین ئەم جارە جواب بێ بەڵام بە لێ تێگەشتنێکی باشتر و ئێمە دیار لە کاتی خۆماندا بەڕاستی ڕوونکردنەوەی خۆمان دەدەین و ئامادەنین واژۆ لەسەر هیچ شتێکین کە پێچوانە بێ لەگەڵ مەبادی خۆمان لەگەڵ ئەو بەرنامەی کە بە خۆمان بۆ هاتووین. زۆر باشە بەس بەرز ئاماژەی کورتت بەوەدا کە ئەم بڕیارە کاریگەری نابێت لەسەر کارەکانیەوە بەڵام هەندێک خەڵک وا خوێندنەوەی بۆ دەکە کە ئەم بڕیارە ڕەنگە ڕێگە خۆش بکە بۆ ساختەکاری ئێوە لە مەسەلەی سکاڵەکانی چی دەکەن ئایا دوای ئەم بڕیارە کارێک دەگرنە بەر بۆ ئەوەی کە ساختەکاریەکان کەم بکرێتەوە و سکاڵانی کە هەیە یەکلا بکرێتەوە؟ نەخێر پێچوانەوە پێمان وایە ئەرکمان لە دوای بڕیارە زۆر قورسر دەبێت و ئێمە وەکو لیژنەی ئەندامی لیژنەی سکاڵا من ئەندامی لیژنەی سکاڵام تاکو ئێستا حەوت کۆبنەوەمان کردووە بە 5 یان بە بەشداری UN بووە
کە سپاس بخوای گەورە هەنگاوی زۆر باش و گەورەمان نابووی کە توانیمان سەرەتا پۆلێنی جۆری سکاڵەکان بکەین واتە ئەو سکاڵانی کە لە هەرێمی کوردستاندا کە بە شێوەی جیاواز هاتوون بەشێکیان لە ئۆفیسی پارێزگاکان بەشێکی تریان لە ئۆفیسی نیشتیمانی هاتوون هەموو ئانەمان کۆ کردەوە بەدەستمان گەیشت بە واژۆ و پاشان دیارە پۆلێنمان کرد لەسەر ئەساسی گشتی هەر پارێزگایەک چەند سکاڵای تێدا و هەر پارێزگایەک جۆری سکاڵەکانی چن و دیارە ئێمە بە راپۆرتێک پێشکەشی ئەنجومەن کرا کە ئەو سکاڵانی کە لە بەردەستی ئێمەدایە لە هەرێمی کوردستان 779 سکاڵان پێگەیشتووە لەو 779 سکاڵانە دیارە 348یان سکاڵای زردن و 270یان سکاڵای سەوزن و 161یان پێیان دەگوترێت سکاڵای سوور سکاڵا زەردەکان بریتن لەو سکاڵانەی کە زیاتر گلەی لە ڕێکاری ئێمە کراوە بنمونە ناوی خەڵکیانێک کە پێشتر هەبووە بەڵام لەو هەڵبژاردنە بەداخەوە نهاتۆ بەر هۆکارێک بێ جاری وایە هۆکارێکی ئەو بووە کە ئێمە دەستمان بردو بۆ کۆمەڵی فیئا وەک ئەوی کە ناوی دووبارە یاخود ناوی مردووان یاخود ناوی لێکچۆکان کە بەشێکیان ئەوانە بوون کە ناوێن لە دوو پارێزگادا هەبووە ئێمە لەبەر ئیجراعاتی خۆمان تونند و تۆڕکردنی پرۆسەکە ناوی ئەوانەمان لا بردووە و داوامان کردو لە فترەی نوێکردنەوەی توماری دەنگدەران سەردانی بنکەکان بکەن بەڵام بەداخەوە خەڵکێک نەیزانی و یاخود نەچووە ناوی نەماوە گرفتێکی تر ئەوەیە کە بەشێک لە ڕێکارەکانی ئێمە یان ینی بنمونە ئاسانکاری کراولەوەی کە لە ڕێکاری ئێمە دەباز کراوە کە ڕەگەزنامە و ناز بێ بەڵام لەوانەیە هاوکاری کراوێتە نابێت بەڵگەنامە دەنگدابێ ئەوانە پێی وەگوتێ سکاڵای زرد واتە کاریگەری نەرێنی ڕاستەخۆیان نابێت لەسەر پرۆسەکە و هیچ کاریگەریکیان نایە بەڵکو دەبن بەشێک لە ڕاستپاردە بۆ کۆمیسیۆن بۆ ئیجرایەتی ئیشان لەسەر بکە مەسەلەی دووەم سکاڵا سەوزەکان ئەوانەیە کە لێکۆڵینەوەی زیاتری پێویستە واتە ئێمە نەگەیشتونە قەنەعاتی تەواوەتی بەوەی کە سەرجەم پێشەرکاریەکان بە شێوەیەکی وا بن کە بنکەکانی دەنگدان بخاتە ژێر پرسیارە بنمونە لە وتەی شایدەکان یاخود لە وتەی کیانی سیاسی داهاتووە کە بەشێک لە هێزی سیاسی یاخود چەند کەسێک هاتوون ویستوانە پێشەرکاری بکەن بەڵام ڕێگەیان نەدراوە حاڵەتێکیان دوو حاڵەتی خروقات ڕووی داوە یاخود ساختەکاری کە من ناتوانین تەنها لەبەر دوو حاڵەتێک هەموو بنکەکە کە لە چەند وێزگەیەک پێکدەیان چەند هەزار دەنگێکە لە بەرخاتی دوو دەنگیان سێ دەنگ ئەو دەنگانە پۆچەڵکەینەوە یاخود ئیجراعاتی ئێمە جاری وایە بڕیارماندا بوو کە لەم جارەدا بەتایبەت کیانی سیاسی هاوشەوەی بەسو تاریفە تۆماری دەنگدەرانی لەبەردەستداوێت بەڵام لە بەشێک لە بنکەکان بەداخەوە پێیان نەدراوە کە کاریگەری هەبوو لەسەر پرۆسەکە ئەوانە پێویستی بە لێکۆڵینەوەیە ئەگەر لێکۆڵینەوەکرا جاری وای دەبێتە سکاڵای زرد جاری واشە دەبێتە سکاڵای سوور خاڵی کۆتایی سکاڵای سوور کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەو سکاڵان کە لە پەیڕۆی ئێمەدا ئاماژەی پێکراوە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر زیادکردنی ئەنجامەکان بۆ لایەنێکی داریکراوە دار ئێمە لەو سکاڵە سوورانە کە دەستمان پێکردو لە دوێنەوە نزیکەی 161 سکاڵاوە لە بەردەستی ئێمەدا بەشێکیان جاریوە بنکەیەکە 6 سکاڵا لە یەک بنکە داهاتووە ئەوانن کە هێزی تایبەتی لایەنێکی داریکراو یاخود بەجلی مەدەنیەوە یان کۆمەڵە هێزێک هاتووە فشاریان کردو لەسەر بنکەیەکی دەنگدان و ئەو فشارەوای کردووە کە کارمەندانی ئێمە نەتوان یاخود دەسەڵاتیان نەبووە کە ڕێگریان لێ بکەن لەبەروی کە چاکیان پێ بووە یاخود فشاریان کردووە وای کردووە کە ئاسانکاریان کردووە بۆ کۆمەڵە خەڵکی خۆیان و بردویان نەتوژورەوە و دەنگیان پێداون یاخود جاری وایە حاڵەتمان هەیە تەنانەت فەرەنبەرانی ئێمان هەموو دەرکردە دەرەوە یعنی ئەوان بوون بە خاوەن ماڵ و خەڵکی تر بۆ بۆمیوان بەڕاستی ئەوانە یاخود لە بەشێک لە سوکایەتی بە فەرەنبەرانی ئێمە کراوە و ئەوان هەمووی حاڵەتن تۆمار کراون بە خۆشحاڵیەوە دوێنێ ئێمە کە کارمان کرد لە پارێزگای دۆکمان تاوا کرد پارێزگای هەولێر ئەمڕۆ بەشێکی زۆرمان تاوا کردووە تەوەقع دەکەم بەیانی دوو بەیانی لە سکاڵە سوورەکان ببینەوە راپۆرتێک بۆ ئەنجومەنی کۆمیساران بەرز دەکەینەوە کە ئەنجومەن بڕیار دەدا لەسەرەوەی کە ئایا مەسیری ئەو بنکانە هەمووی پوچەڵ دەکرێتەوە یاخود بە شێوەیەک تەعامولیان لەگەڵ دەکرێت هەروە لەبیرمان نەچی ئێمە لەگەڵ ئەوەشدا نزیکەی 228 سندوق کردێ لە سوورمان هەیە کە لە هەر بنکەکان خۆیان کردێلیان لێداوە کە بەشێکیان ئیجراعاتەکانی کۆمیسیۆنی تێدا جێبەجێ نەکراوە یاخود سندوقەکان شکێنراوە ئەوانەش بێگومان هەموو ئەوانە کۆی ئەوانە کاریگەری دەبێت لەسەر گۆڕانی ئەنجامەکان بە قەناعەتی من 2 بۆ 4 کورسی پەرلەمانی کوردستان تەوەقع دەکەم گۆڕانکاری بەسەردابێ لەسەر دەنگی ئەو قوارانەی کە پێشتر ئاماژەی پێکراوە زۆر باشە بەس کاک شیرۆنەوە لە کاتی ڕاگەانی ئەنجامی بەرایی و هەم بەڕێسۆم سەرۆکی کۆمیسیۆن باستان لەوە کرد کە 1045 سکاڵە هەیە بۆچی ئێستا بووە بە 779 سکاڵەکە بەڕێزت وتت 779 سکاڵای بۆچی کەم کراوەتەوە ئایا سکاڵەکان بەباشی تۆمار نەکراونەوە کارەکەی چییە بۆچی ڕەتکراونەتەوە کەم کراونەتەوە بۆ ژمارە
بەڵێ زۆر ڕاستە سپاس بۆ کە دیار دقیقن لە ڕووماڵی کارەکانی ئێمە بێگومان 1045 بوو بەڵام بەشێکیان لەوانەی کە بۆمان هات کاتێک کە تەماشامان کرد ئەو سکاڵان لەبوون کە تایبەت و بە پرۆسی هەڵمەتی هەڵبژاردن واتە سکاڵان بەڵام ئێستا کاری لەسەر ناکرێت دواتر کاری لەسەر دەکرێت بۆ سزادانی قاوەرە سیاسیەکان بۆ لە دوای ئەوەی کە وردبینی تاوکرا بەڵێ ئێستا تەنها 779 سکاڵا وەکو سکاڵا کاری لەسەر دەکرێت. بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە لە بریارەکەی ئەمڕۆی دادگا ئەو هەر 5 بریارەکەیەوە تەنایەک بریار ئیلغاکراوە یاخۆ ئەو بریارەی بۆ نمونە ئاسایش و سەرباز چوونەتە ناو بنکە ئەو بنکێ بە پوچەڵ هەژمار بکرێ ئەم بریارەوە خۆی ماوە یاخود ئەمەشی ڕەت کردوێتەوە دادگا. بەڵێ بەسپاسەوە یەک لە بریارەکان ئەوەیە کە لای مەگرنگی خۆی هەیە دەسەڵاتی ئەنجومەنی کۆمیسیارانی واڵا کردووە کە بەڵێ بە پێی یاسای کۆمیسیۆن دەتوانێت ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بۆ بەڕێوەچوونی پرۆسەیەکی هەڵبژاردنێکی سەرکەوتوو و نەزی دەتوان هەموو ڕێکارێکی پێویست بگرنە بەر بە مەرجێک لە چوارچێوەی یاسادا بێ ئەوش قەناعەتمان وایە کە بۆ ڕێگری بوو لەو هەموو ئامادەکاریانی کە کرابوو بۆ بەیانی هەڵبژاردن ئەنجام دەدرا ئەوەی کە زانیاریەکانمان پێگەشت بوو جگە لەوەی کۆمەڵە بەڵگەنامێکی زۆر بەداخەوە کە ساختەکاری و ئامادەکرابوو جگە لەو کۆمەڵە هێزێکی زۆر ئامادەکرابوو کە ئەو شوێنانەی کە لایەنێکی دیاریکرا بەدڵی نەبێ هێرش کاتە سەر بنکانە و بۆی کە بەکەیفی خۆیان تەزویر بکەن. بەڵام ئێمە سوپاسی هەموو ئەو کارمەندە دەسۆزانە و سوپاسی هەموو کانی سیاسی دەکەین کە زۆربەی ئەوانە وەکو پێشەرکاری تۆمارکراون و ئێمە یەک بەیەک ڕۆژانە بەداوچون بۆ سەرجەم کەیسەکانیان دەکەین ئەوەی کە جێگەی خۆشحاڵێک کە دەبیستینەوە ئەوەی کە خەڵک یەکەم جارە لە هەرێمی کوردستان وا بەجددی دەزانێت کە ئەندامانی ئەنجومەن خۆیان سەرپەرشتی دەکەن و خۆیان تەلەفۆن دەکەن و داوا دەکەن هەر کەسێک سکاڵای هەیە بەداوچوونی بۆ بکەن و لەسەر ڕادەوەسن و قەناعەتی ئێمە وایە ئەوە دەبێتە متمانێکی زۆر باش بۆی کە خەڵک لەمەوداش چاوکراوە بە جورئەتەوە بێ کە هەر سکاڵا هەموو سکاڵایك شوێنی خۆی دەگرێت. من ئەمڕۆ تەلەفۆنمان کرد بۆ یەک دوو ئافرەت پێیان سیر بوو کە ئەنجامانی ئەنجومەنی کۆمیسیاران خۆیان بەداوچون بۆ تەلەفۆنی کەسێک دەکەن کە سکاڵای هەبووە زۆر جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیان کرد بەڕاستی کە ئەوان کەەوە دەبین پێمان دەڵێن کە فعلەن کۆمیسیۆنی کوردستان یەکەم جارە لە تاریخی کوردستان و عێراق کە ئەبەو شێوە بەداوچون بۆ سکاڵەکان بکرێەوە وڵێکی مژدە بەخشە. من حەز دەکەم ئەوڕۆ هەر ئاماژش بۆ بکەم یانکۆڤیچ نێردەی نەتەوەی گرتوەکان کەم ڕۆهات یەک لە دەستخۆشیەکانی ئەو بوو کە باسی کرد کە یەکەم جارە لە عێراقدا کۆمیسیۆنێک هەبێ ئەوە بە وردی لێکۆڵنەوەکە لە سکاڵەکاندا و احترامی دەنگی هەموو دەنگە ناڕازیەکان بگرێ ئەوە دیارە ئەوان بخۆن ڕاوشکاری یاسایی بواری هەڵبژاردنیان لەگەڵ ئێمە بەشدار بوو باسی کرد بەڕاستی ئێمە سوپاسان دەکەین توانە کۆمەڵ ڕێکار دەکەن کە یەکەم جارە و ئاماژەیەکی زۆر باشە کە پێشەر هیچ کەسێک نەکرد و احترامی هەموو دەنگێکی ناڕازی بگرێت. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەو 228 سندوقی کە قەدەری سووریان لەسرە یعنی ئەم سندوقانە هەمووی دەنگەکان پوچەڵ دەکرێتەوە یاخود تەنها دەنگی ئەولایانەی کە سکاڵیان لەسرە بۆ بنکەکانیش ینی بۆ نەوە بنکانێک کە ئاسایش و سەرباز چۆتە ناویان دەنگی ئەولایەنەکان پوچەڵ دەکرێتەوە یاخود دەنگی تەنها ئەولایانەی کە سکاڵای لەسرە. من حەزەکەم زۆر بەڕاشکایی ئەو بڵێم کە لەناو ئەندامانی ئەنجومەن دوو ڕای جیاواز سێڕایەکەیە کە بەڵێ لەبەر ئەوەی کە لایەنێکی دیاریکراو کە دەسەڵاتی ئەو سنووری بەدەستە فعلەن هەر ئەو توانیوێتی ئەو خەڵکانە بنێرێ بۆیە ئاساییە تەنها ئەو سیاسی سزا بدرێت بۆی کە بێتە نەریتێکی باش بۆی کە ڕێگریەک بە لە داهاتوودا خەڵک نەتوانێت ئەو هێزانە بەکاربێن و بەرژەوەندی خۆی و بۆ ساختەکاری کە قەناعەتی زۆرەی ئەندامانی ئەنجومەن وایە کە فعلا ئەوە حەقەکە ئەولانانە سزا بدرێن کە خەڵکیان ناردووە و لە بەدەستماندا بە ئیسپات کە ئەوانە تەزویر و خوڵقاتیان کردووە. ڕایەکی تری پێچەوانە هەیە دەڵێ نەخێر لەبەر ئەوەی کە ئەولانەی کە تەزویری کردووە بۆ مەساڵحی خۆی لانێ زۆرترین هەوڵیدا بە زۆرترین تەزویر و ساختەکاری بکە بۆیە زەرمەندی یەکەم لە کاتی پروچەرکردنەوە خۆیان نەک لایەنەکانی تر ڕاستە لایەنەکانی تر بە پێی حەجمی خۆیان ئەوانیش دەنگیان دەسووتێ و پوچەڵ دەکرێتەوە بەڵام زەرمەندی یەکەم هەر ئەوان دەبن بۆیە ئەو بابەتە ماوەتەوە تا دوابڕیاری ئەنجومەن و بۆی کە دوابڕیار لە بابەتە بدرێت. بەڵێ زۆر باش بەس ئێستا ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران ڕێز لە دەنگی هەموو هاوڵاتیەک بگرن چکە من زۆر لە بەسەوە بڵم کە هاوڵاتیەک بە نەخۆشیێک کە مەندامێک کەسێکی بەتەمەن 89 ساڵ هاتووە بەو پرۆسە و بۆ نەئومیدی کە هەیە هاتۆ بۆ دەنگدان ئەگەر تۆ
ڕێز لە ئیرادەکەی نەگری بەڕاستی ئەوە تێکەڵاوی لەگەڵ دەنگی کە لەوانەیە خەڵک ئومێد نەمێنی بە هیچ پرۆسێک لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەو 779 سکاڵایە تەنها ئەنجومەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بۆیان هەیە یەکلای بکەنەوە یاخود کێ دوجار بڕیار لە ئەنجامی و سکاڵایانە دەدات ینی تەنها لە سەڵاتی ئەنجومەنی کۆمیسیارandایە؟ ئێمە پێی بڕارێکی ئەنجومەن لەبەر گرنگی مەسەری سکاڵاکان کە کاریگەری ڕاستەخۆ و نەرێنی هەیە لەسەر گۆڕینی بەشێک لە ئەنجامی قاوەرەکان پێمان باش بوو کە سکاڵای سوورەکەم جارە کۆمیسیۆن ئەو بڕیارە بدات پێشتر لە عێراقدارە کەوان سەرپەرشتی هەڵبژاردنەکانیان کردووە سکاڵاکان هەموو لە پارێزگاکان بەڕاستی بڕیاری لەسەرداوە ئێمە بۆی کە دوورکەوینەوە لە هیچ کاریگەری لایەنێکی سیاسی لە ناوچەیەکی دیاریکراودا یان کۆمەڵە کارمەندێک بڕیارمەدا هەموو ئەوانە بە بڕیاری ئەنجومەن ڕاستەخۆ لەلایەن ئەو پێنج ئەندامی ئەنجومەن سەرپەرشتی سکاڵا سوورەکان بکرێت دواتر لە هەفتەی ڕابردوو جارێک کە بڕیاردا لەسەر ئەوەی کە سکاڵا سەوزەکانیش ئەوانش بەشێکیان لەبەری کە لە ئەنجامی لێکۆڵنەوە دەبنەوە سکاڵای سوور ئەوانیش جارێکی کە بڕیاردا کە لایەن ئەنجومەنی کۆمیسیاران ئەو پێنج ئەندامە سەرپەرشتی بکرێن ئایا خوان یاخود تیمێکی تر لە خوان خۆمان کە ئەوانە سەرپەرشتی بکرێت کە بە قەناعەتی من ئاساییە کە تیمێکی تر هاوکاری ئێمە بێت چکە قەناعەتی ئێمە وایە کە کاتی زۆری پێویستە ئێمە جگە لە سکاڵا سوورەکان سندوقی سوورمان هەیە کە دەبێت عەدو فەرز بکرێتەوە سەر لە نوێ بە بەرچاوی خوارە سیاسیەکان جگە لەوەش کە ئەوانش سکاڵا سەوزەکان کە نزیکەی 270 سکاڵایە کە ئەوانە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە قەناعەتی ئێمە وایە زەحمەتە بتوانین فریاکەون یاخود ئەگە فریاشکەوین کاتی زیاترمان پێویستە بۆیە دەکرێت هاوکاری لە تیمێکی تر وەربگرێ کە ئێستا بە خۆشحاڵیەوە تیمێک هەیە کە لە پێی دەگوتێت سکرتارێتی تیمی سکرتارێت کە هاوکاری ئێمە دەکەن دەکەی ئەوان ئەو لێکۆڵنەوە بکەن و دواتر بە راپۆرتێک پێشکەشی ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران بکەن و بڕیار لەسەر بدرێت. بەڵێ ئەی سەبارەت بە ڕۆڵی UN کە بەرەزوتت دووجار سەدانیەوەی کردووە نوێنەری یونامی یان کۆبیش لە نوێنەری یونامی لە عێراق یعنی ئەو چ ڕاستپاردەیەکی هەبوو یاخود ئەو دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت بە فەرمی چاودێریشان هەبوو لە هەڵبژاردنەکە یاخود ئێستا لەم قۆناغی نزیک بوونەوە لە ڕاگەانی ئەنجامی کۆتایی ڕۆڵی ئەوان چییە؟ بۆچی سەردانیەوە دەکەن؟ من حەزەکەم لێرە شەوە سپاسی UN بەگشتی بکەم لەو پرۆسەدا کە لە کۆتایی پرۆسەکەدا هاوکارمان بوون و بەتایبەتیش ئەوان لە ناو پرۆسەکەدا کە داوامان کرد سێ ڕاوێژکاری خۆیان نرد یەکیان لە بواری سیاسیدا یەکیان لە بواری یەکیان لە بواری یاساییدا یەکێکتریان لە بواری مەیدانی داوە یەکیان لە بواری ئایتیدا کە داوامان کرد بوو ئەو بەرەزەی کە لە بواری هەڵبژاردن لە بواری سکاڵاکاندا کاری لەگەڵ ئێمە دەکرد بگومان ئێمە ڕاوێژمان پێکرد و خۆشی کۆمەڵە ڕاوێژی دا لەسەر جۆری سکاڵاکان و قسەی خۆشیان هەبوو لە بابەتە بۆ ئێمە هاوکاری ئەوان بەرز نرخێنین وەکو کۆمیسیۆنی کوردستان بەگشتی سوپاسیان دەکەن کە هاوکارمان بوو و ئەمڕۆژ دیارە بۆ دووەم جار سەردانی کردین و جارێکی تر دەستخۆشی کرد لە ئیجرعاتی ئێمە و دڵخۆش بووی کە کۆمیسیۆنی کوردستان وەکو یەکەم ئەزمون توانیوێتی پێش عێراق کەویتەوە کۆمەڵی هەنگاومان ناوە بەتایبەت لە ڕووی شەفافیەت لە کارەکانماندا و بەتایبەت لە مەسەلەی هەژمارکردنی دەنگەکان کە ینی قاوەرە سیاسیەکان بە بەرچاوی خۆیان لە ڕێگەی کامیرا سەرجەم ڕێکارەکانی ئێمە زۆر بە شەفافی دەبینن و مەسەلەی سکاڵاکان داوای ئەوە بوو کە کۆمیسیۆنی کوردستان زۆر بەجددی بوەستێ لەسەر سکاڵاکان و وردەکاری بکاتەنە لێک دەنگی هاوڵاتیان خۆش نەبێت و بەداچوونی بۆ بکات و هەروەها ئەو بابەتانەی کە دەیکات بەڕای ئەوان وا بوو کە قەناعەت بە قاوەرە سیاسیەکان بکەین ئێمە دوای ئەوەی کە ئیجراتەکانمان تەواو کرد قسەی جددی لەگەڵ قاوەرە سیاسیەکان بکەین و ئەو سەختەکارانی کە لابراوە هەموو ئەوانە بەداتا بدرێت بە قاوەرە سیاسیەکان بۆی کە ئەوانیش قەناعەت بکەن کە کۆمیسیۆنی کوردستان چکارێکی باشی کردو بۆی کە دواتر ئەنجامەکان ئاسانتر قبول بکەن و بەڵێنیشیدا تەمان لە هاوکاریەکانی بەردەوام بێت لە داهاتووشدا بۆ هاوکاری کۆمیسیۆن و بەڵێنی ئەوەیدا هەر پێویستیەک لە هەر بوارێکدا هەبێ ئەوان وەکو چۆن پاڵپشتی کۆمیسیۆنی عێراق دەکەن هەمان شێوەش پاڵپشتی هەرێمی کوردستان دەکەن کە پێم وابێ ئەوە جێگەی خۆشحاڵیەوە مەدلولی ئەوەیە کە ئەوان بەجددی چاویان لەسەر ئەوەیە کە هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستان بەڕێوەکوێ دەڕات. بەڵێ سوپاس دەکەین. دوای ناوبڕەکە دەگەرم و لای بەرز قسە لەسەرەوە دەکەین کەی ئەنجامی کۆتایی ڕادەگەێنن. بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت
دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان. کاک شیروان پێش ناوبڕەکە پرسیارەوەم کرد ڕەنگە خەڵک چاوەڕێەوە بێ کە حیزب لایەنە سیاسیەکان چاوەڕێ بن ئەنجامی کۆتایی ڕابگرن. چەندی تر ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکە ڕدەگەێنەوە دەڕۆژ بەسەر هەڵبژاردنەکەدا تێپەڕیوە. پرسەکەی ڕاستی بۆ ئێمەش قرسە وەڵامی پرسیارە بدەینەوە. کاری ئێمە ئەوەیە کە ڕۆژێک زووتر ئەنجامەکان ڕابگەرین، بەڵام ئاگاشمان لەوەیە و چاومە لەسەر ئەوەیە کە زۆر بەدیقێت. چکە بەڕێستان ئاگادارن هەر ژمارەیەک بۆلایەنێکی دیاریکراوە دەڕۆیە کاریگەری دەبێت لەسەر پرۆسەکە وەلانەیە بەدەنگێک قاوەرێک پێش قاوەرێکی تر بکەوێت یاخود پاڵەورایەک پێش پاڵەورایەکی تر بکەوێت. دەزانین کە پاڵەورانی خۆشەویست و قاوەرەکان بێگومان حەق خۆیانە کە زووتر نەتایجیان پێ بگات، بەڵام مافی ئێمەشە کە زۆر بەوردەکاری بە ئەمانەت کار بکەین بۆی کە ئەو پرۆسەیە ببێ کەم و کوڕی بڕوا و هیچ خەلەلێک نەبێ. چکە دڵنیاین بەشێک لە قاوەرە سیاسیەکان ئەوەی کە زاناریمان هەیە دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی چاوەڕێ دەکەن کە تانە لە بڕیاری ئەنجومەنی کۆمیساران بدەن لەبەرەوەی کە بە ئەنجامەکان ڕازینین کەەوە ژوا دەکات کە بەرایەکانی لەلایەن دادگای پێداچوونەوە داوای سەرجەم بەرایەکان بکرێت. بۆ ئێمە دەمانەوێت پێشەوەی کە دادگای نابڕای داوای بەرایەکان بکەمە بۆیان حازرکەین، چوە ئەوەش کاتی دەوێت کە داوا دەکەن و بەرایەکانی بۆ بنێرین. ئێمە دەمانێت بەڕاستی بەڕقەمەوە بە داتای زۆر دقیق شەکانی لە بەردەستداوای بۆی کە ئەو نەتائیجە پەسەند بکرێت کە لای خۆمان بە ڕاست و دروستی هاتووە. لێرەشە داوا دەکەین کە ئەوان چاوەڕێمان بن بە قەناعەتی ئێمە دەڕۆژ بۆ 2 هەفتەیەکی پێویستە تاکو ئێمە دەتوانین بە وردی ئەنجامەکانی کۆتایی ڕابگەرین. بەڵێ یعنی ئەو لە 115 کە ماوە گۆڕانکاری دروست دەکات لە دەنگی لایەنەکان یاخود ئەو لە 115 کە ئێوە ڕاتان نەگەیاندووە بای چەند دەنگە ینی کە وە چەند بکەی کە ڕاتان نەگەیاندووە چ کاریگەرێکی لەسەر کورسی لایەنەکانیش دەوێت؟ بێگومان کاریگەری دەبێت چکە نزیکەی لە بیرمان نەچێت نزیکەی 240,000 دەنگە و نزیکەی 15 بۆ 16 کورسی پەرلەمانی دەکات کە ڕیزبەندی قاوەرەکان بێگومان دەگۆڕێ یعنی قاوەرەیەک لەوانەیە بەهۆی ئەو کورسیانەوە پێش قاوەرێکی تر کەوێتەوە کاریگەری خۆی هەیە بێگومان. بۆیە دەمانێت بەڕاستی دقیق بین لەو بابەتە و گرنگە بەلای ئێمە کە بتوانین متماری قاوەرە سیاسیەکان بەدەست بێنین و ئەو نەتایجێک کۆمیسیۆن ڕای دەگەێنێ نەتایجێک بێت کە زۆرترین ڕای لایەنە سیاسیەکانی لەسەر بێت و بتوانین بەو نەتیجەیە کە پەسەند دەکرد لە دادگای ناوبرا و دواتر سەرجەم ئەو پاڵەوراوانە ئێمە لەلایەن خۆمانەوە کە پەسەند کرا پێشکەشی پەرلەمانی کوردستانی دەکەین کەوانە دەبنە پاڵەورا بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. بەڵێ ئەی سەبارەت بەدەنگی کاندیدەکان ڕەنگە ئێستا لە ناو لایەنەکانیش کاندیدەکانیش پەرۆشیەوە بمزان دەنگەکانیان چەند دەنگیان هێناوە هەندێک ئەنجامی نافەرمی بڵاو دەکرێتەوە هیچ
ڕاستنەوە ئەنجامانەیە خودت لەلایەن کۆمیسیۆنی جەنجامێک بڵاوکراوەتەوە سەبارەت بە پاڵێوراوەکان؟ ڕاستی ئێمە بەپرسی تەنها لەو زانیارانی کە خۆمان بڵاوی دەکەینەوە لە ڕێی وتەبێژی فەرمی بڵاو دەکرێتەوە بۆی هەر ئەنجامێکی تر لەلایەن هەر دەستگایەکی ڕاگەاندیان ڕاپرسێک بڵاو بکرێت ئێمە وەکو دەڵێبەران بەڕاستی نازانین وەدانی پێدانانین خۆتان ئاگادارن کە بەشێک لە ڕاگەیانەکان بەداخەوە پەلەیان کرد و خۆیان لە جاتی کۆمیسیۆن داتیان بڵاو دەکرێتەوە بەڵام دەرکەوت لە کۆتاییدا نەخێر ئەوەی کە کۆمیسیۆن ڕاگەیان تەواو جیاواز بوو لە ئەوان دەکرێت هەندێک زانیاری لای ئەوان هەیە بەڵام سەرجەم زانیاریەکان نییە بۆیە من حەزەکەم ئەوە بڵێم کە مەسەلەی بەشێک لە کاندەکانیش کە قەلەقنەوەی کە مەسەلەی دەنگیان لەوەی کە گۆڕانکاری بەسەردا بێت بە هیچ شێوێک من حەزەکەم ئەو دڵنیا بدەم لە ڕێی پەیامەوە کە ئەو بابەتان هیچ وەکو دەڵێ ڕاستیکی نییە و چکە پێشتر ئەو دەنگانە خۆی لە لای حیزب سیاسیەکان هەیە ئێمە یەک لە شتە باشەکان کە کردمان ئەو بوو کە نەتائیجی ناو قەوارەماندا و پاڵەوراوان و هەموو قەوارە سیاسیەکان لە ڕێی ناوەندی هەڵبژاردنیان ئەگەر هەر لایەنێکی سیاسی توانی بێتی 1260 چاودێر بەسەر ئەساسی بن کە دابین کە سەرجەم ئەو فۆرمانێک کە ئێستا ئەمە لای من پێشتر لای خوان هەبووە وان لای خوان دەزانن چکان دیەک لە پێش شکاندێکی کێ بەڵام داوامە لێکردن کە احترامی ئەو مؤسسێ بگرن و هیچ لە دوانێک نەدەن و هیچ ڕاگەاندنێک نەکەن لەسەر کێ دەرچووە چکە دواتر لەوانەیە کۆمیسیۆن شتێک ڕابگەێنی کە پێچوانەی ئەوەتە بێ زۆر باشە بەس ئێستا ڕەنگە قسە لەسەرەوە دەکرێت بۆ نمونە دەنگی لایەنێک زیاد بکرێت دەنگی لایەنێک زیاد بکرێت دەنگی کاندیدێک بگوازرێتەوە بۆ کاندیدێک لەسەر داواکاری لایەنێکی سیاسی کۆمیسیۆن توانێ ئەمە بکات؟ نەخێر بە هیچ شێک ئێمە وەڕە دەکەینەوە یەک دەنگی هیچ قارێکی سیاسی ناچێ بۆ هیچ قارێکی دیکە چکە ئەوە دەنگانەوەکو باسم کرد پێشترێکی من لەلای هەموو قاوارە سیاسیەکان هەیە و دواتر ئەو مافی هیچ قاوارەیەک نییە کە دەنگی خۆی بدا یاخود دەنگی پاڵەوراوێکیان کاندێکی بدا بە لایەنێکی تر و ئەوە بە هیچ شتێک جێگەی مامەڵەکردن نییە چکە هەموو داتایە لە بەردەستی کۆمیسیۆندا و کۆمیسیۆن زۆر بە شێوەیەکی سیستەماتیک ئەو بەرنامە داخل دەکات و بە ڕقم و داتای ورد وەڵامی سەرجەم قاوارەکان دەداتەوە و تەنانەت تەسوولی پاڵەوراوان کە زۆر جار پرسیار لە ئێمەش دەکرێت لەسەر ئەوەی کە ئەگەرێک هەیە لایەنێکیانی سیاسی بێ پاڵەوراوێک پێش پاڵەورای تر بکەوێ نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە بە ئەمانەتەوە کار دەکەین و نامانێ مؤسسەکەی خۆمان لەبەر خاتری قاوارێکی سیاسی و داوای قاوارێکی سیاسی عیبدار و لەکەدار بێ ئەرکی ئێمە کە بە ئەمانەتی خۆمان هەستین و وەکو خۆی چۆن بە دەقیق ئەو ژمارەمە بدەین بە پاڵەوراوان و دواتر وەکو باسم کرد لە دوای تەواوبوونی پرۆسەکە ئێمە سەرجەم لیستی قاوارەکە چەندی هێناوە کە پەسەند کراوە پاڵەوراوانشان بەپێی ئەو ڕێزبەندی کە لای ئێمە تۆمار دەکرێت هەموو ئەوانە بە داتای وردەدرێت بە قاوارە سیاسیەکان و بەدەرلەوە هەر قاوارێکی سیاسی یان هەر کاندیدێک گلەیەکی هەبێ یان ڕقنەوە بەڵگەیەکی لەبەردەزابێت کۆمیسیۆنی کوردستان مەسئولە بەرامبەر هەموو لایەک کە ئەو هەڵەی ڕاست کاتەوە ئومید دەکەین ئێمە زۆر بە دەقیقی ئەو زانیاریمان لای بووی کە وەکو دەستگایەکی نیشتیمانی تەعاملکردن نەکەین لەژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسی بەڵێ کەواتە حیزبەکانە و مافیان نییە بۆ نمونە دەنگی کاندێک بگوازنەوە بۆ کاندێکی تر نەخێر خۆیان ئازادن پێشەوەی کە خەڵک بێ بۆ دەنگدان بەڵام لەو کاتێکدا خەڵک دێ بۆ سەر سەردووەکانی دەنگدان ئەمانەتەکەی دەکەوێت سەرشانی ئێمە کۆمیسیۆن ئێمە تحمل مەسئولیت دەکەین بۆیە دەنگەکانیان لای ئێمە ئینشاڵڵا دەستێکی ئەمیندایە و با دڵنیا بن کە هیچ کەسێک ناتوانێت نەوەکو قاوارە بتوانێت کورسێک بدات بۆ قارێکی تر کە زۆر جار باسی ئەوە دەکرێت کە دوور لە ڕاستیەوە وەڕێکەوتن بکرێت نەخێر هیچ کەسێک ناتوانێت ڕێکەوتن بکات لەسەر ئەو بابەتە چکەمە قسەی خۆمان دەبێت و قسەی جدیشمان دەبێت ڕاستی و مۆزوع وەکو دەڵێ لەوانێ بەیاننامە لەسەر دەربکرێت و قەزەکە زۆر لە گەورەتر بێت و هیچ پاڵەوراوێکیش ناتوانێت قاوارە ناتوانێت تەنازول کە یاخود لەناو قاوارەکەدا پاڵەورا ئەفزەڵێتی بدا یاخود ئاماژە بۆ بکات کە حەزەکە ئەو ڕێزبەندی بکێت چکە ئێمە ئەو هەڵبژاردنە هەڵبژاردنی نیمچەکراوەیە ئەوان ئەگەر سیستەمەکە داخراوە بەڵە دەتوانن بە پێ ڕێزبەندی خۆیان بەڵام مادەم نیشتەکراوەیە ئەو دەسەڵاتی ئەنجومەنی کۆمیسیاران و کۆمیسیۆنە کە خۆی بە پرسیارێکی ئەخلاقی لەسەرشانە کە بەرامبەر قاوارە و پاڵەوراکن کە بە هیچ شێوەیەک دەستکاری ئەوە نەکرێت بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە مەسەلەن ڕەنگە لایەنێک نەچێت بۆ پەرلەمان ئەو کۆمیسیۆن دەتوانێت مەسەلەن کورسیە و لایەنە چی بەسەردەبێن و نەگەر لایەنێک نەچێت بۆ پەرلەمان کۆمیسیۆن ئەمە یەکلا دەکاتەوە دادگامە یەکلا دەکاتەوە لە دەسەڵاتی کێدایە بە پێی یاسای هەڵبژاردن لە ڕاستیدا با یەکەم جار بابەتێکی وا بێت و بەداخەوە لە
پەیڕەوی ناخۆی پەرلەمانیشدا من ئەوەی کە پرسیارم کردووە بەدواچوونم کرد جێ ئەوە نەکراوەوە حاڵەتێکی وا لەبەرێک کە نەبووە لە 92 تاکو ئێستا حاڵەتی وا ڕووی نێداوە کە قوارێکی سیاسی لەگەڵ ئەوەشدا کە بەشداری هەڵبژاردننی کردووە تاکۆتا ڕۆژ بانگەشی کردو و خەڵکی هانداوە لە دوای ئەوەی کە نەتایجەکانی بەدڵ نەبوویان هەروە کارێک بێ نەتایجەکان ڕۆت کاتەوە ئەرکی ئێمە ئەوەیە کە وەکو چۆن مافی هەبووە کە بەشداری بکە بەڵام مافەی نییە کە ئەو حەقە لەو خەڵکە بسێنێتەوە کە دەنگیان بە کاندیدەکانی داوە بۆیە لا ئێمە دەنگی هەموو ئەو دەنگدەران و دەنگی پاڵەوراوەکانشان پارێزراوە تەنانەت ئەگەر قاواری وا هەیە کە خۆشی پاشەکشی کردو بەڵام پاڵەوراوی لا ئێمە هەیە ئەو پاڵەوراوان دەتوان خۆیان وەکو ئەگەر نیسابی قانونیان بدەستێنا دەتوان وەکو ئێمە ناوەکان دەدەن پەرلەمانی کوردستان بۆی کە وەکو کاندید بناسرێن بەڵام ئەو پەرلەمانی کوردستان خۆی دەبێت ئەو پرسێک لای کاتەوە پێین بە کۆمیسیۆنەوە نیە ئەوەی کە پێین بە شەکەی ئێمە دەبێت زۆر بە ئەمانەت و بەڕاستگۆیی سەرجەم ئەو دەنگانە و ئەو پاڵەوراوان دێن بە ئەوان خۆیان دوو حالیان لە پێشە حاڵی یەکەم ئەوەیە کە ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە وەکو قاوارە دەشن حەزیان لەیە کە بەشداری ناکەن دەتوان سوێندی یاسایی بخۆن بەڵام وەکو ئەندام پەرلەمان دێ بناسرێن دواتر بەغیاب ئەوانە فەسڵ دەکرێن حاڵەتی دووەم ئەوەیە کە هەر بەشداری لە پرۆسەکە ناکەن ئەوەی کەمە پرسیارمان کردووە کورسەکانیان بە بۆشی دێڵدرێتەوە تەقسیم ناکرێت چکۆ دەنگی خەڵکە بۆلانێکی داریکراوە چووە ناکرێت و دواتر تەقسیمێکی بەسەر زۆرینەی پەرلەمانی دەواتە ئەوانەی کە زۆرترین کورسیان هەیە بەپێی عەدەدی کورسی تەوزیعێکی بەپێی مەقعدی پەرلەمانی کە قەنەعەتمان وایە ئەوە حاڵەتێکی تەندروست نییە. بەڵێ ئەی سەبارەت بە نرخی کورسێک چەند دەنگی دەوێت پێشتر لە 2013 کورسێکی پەرلەمان پێویستی بە 19500 دەنگ بوو کە ڕێژەی بەشداری لە 173 بوو ئەم جارە کورسی پەرلەمانی پێشبینی دەکەن لە نێوان چەند دەنگ دابێت بۆ هەر کورسێکی پەرلەمانی. وەکو بەڕێز ئاماژت پێکرد ڕێژەکە زۆر هاتە خوارەوە بەداخۆ ڕێژەی بەشداری خەڵک کە هاتە خوارەوە نرخی پێویست بۆ کورسی تەبعاً کەمتر دەبێت ئێمە پێشبینی ئێمە نزیکی 15500 دەنگ بتوانێت کورسێکی پەرلەمانی تاو بکە بۆ ئەم جارە و چاوەڕێژ دەکەین ئەگەر ئەو نسبەی کە ینی وا بڕیارە ئێمە کارمان لەسەر کردووە مەسەلەی لابنی سەختەکاریەکان ئەوە جارێکی کە لەوانێ نرخی پێویست بۆ کورسی بێنیتە خوارێ زیاتر ئەوەی کە ئەرکی ئێمە وەکو دڵ ئەرکی لە پێشینە و لە مێژینەی ئێمە ئەوەیە کە بتوانین لێرەکانە ئەو دەنگانی کە بە سەختەکاری هاتوون دەنگی ناشرعین لە دەنگی حەڵاڵی ئەو خەڵکە فەقیرە جودا بکرێتەوە و خەڵک بە دەنگی ڕاستەقینەی خۆی و قاوارە سیاسیەکان بە دەنگی ڕاستەقینەی خۆیان و دەنگدەران بچن ناو پەرلەمانە کوردستان و نەک بە دەنگی سەختەکاری کە قەنەعەتمان وایە ئەو کاتی پرۆسەکە زیاتر ئاڵۆز دەکات بێت دەکەین کە هەموو لایەک هاوکارمان بن لە سەرخستنی ئەو پرۆسە گەورەیە. ئەی دەنگەکان بۆ نمونە چۆن دابەژەکردنی قەوارە هەیە دەنگی لە کورسێک زیاتر بێ بەڵام نەگاتە دوو کورسی دوجار چارنووسی و دەنگانەیە و قەوارەیە چی بەسەر دێ بە پێی یاسای هەڵبژاردنەکان. ئێمە پەیڕەوی دابەشکردنی کورسەکانمانەیە کە بەو پەیڕەوە زۆر بە جوانی باس کراوە کە چۆن کورسی پەرلەمانی ئەو سەد کورسی کە باس کرا کە کورسی گشتین و ئەو 11 کورسیش کە بۆ پێکاتەکانی تردانراوە شێوازی دابەشکردنیان جیاوازە دیاری کراوە و دیارە بەپێی ئەو ڕێکاری ئێمە بەوردی باس کراوە قواری براوە کە هێنای دواتر ئەو کورسانەی کە هەموو قوارەکان کە دەنگی پێویستیانێنە دواتر ئەو کورسانی کە دەمێنیتەوە بۆ ئەقوا باقی واتە ئەوانەی کە زۆترین ماوان هەیە لە کەسی یەکەم یاخود لە قوارەی یەکەم دەست پێ دەکات کە زۆترین کورسی هێناوە تا قواری کۆتایی کێ پۆینتی زیاتر بێ و ماوەی زیاتر بێ بۆ ئەوان دەڕا دابەش دەکەێت تا کۆتایی. بەڵ ئەی سەبارەت بەو لایەنەی کە بۆ نمونە دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی ئەنجامەکانیان بەدڵ نییە دەبێت لەکوێ سکاڵا تۆمار بکەن ینی ئەسکاڵا تۆمارکردنی ئەوان کاریگەری دەبێت ئەگەر ئەنجامەکانیان بەدڵ نایە بۆ نمونە لایەنێکی سیاسی ئەنجامەکان ڕەت بکاتەوە یاخود بۆ نمونە دەبین هەندێک لایەنی سیاسی ئێستا ئەنجامی بەرایان ڕەت کردوێتەوە. ئەمە خۆی کاتی خۆی بەپێی ڕێکارەکان ئێمە قاوەری سیاسی پێمان گوتون تا مرحلەیەک دەتوانن بەشداری نەکەن یاخود کاندیدەکانی خۆیان سەحب بکەن بەڵام بەخۆتان ئاگادارن کە ئێمە کارتی دەنگدانمان تەبع کردووە چون ناو پرۆسی هەڵبژاردن و بانگەشە دەست پێ کردو و بەشداریان کرد ناکرێت ئەوەی کە قازان زینە و بڵێ کاکە من بەشداری ناکەم ئەو پرۆسێکی سیاسی و ملزەمە کە بەپێی یاسا ئێمە مافی ئەویان نییە بەڕێسەن ئاگادارن قاوەری سیاسی هەیە لە هەرێمی کوردستان کە پێشتر قاوارە بووە ئێستا کاندیدەکانیان بەشدارە و دەنگیان هێناوە ئێمە وەکو دەڵێ لەگەڵ ئەو داین کارەکان وەک خۆی بڕوە بەڵام قاوەری سیاسی بۆیان هەیە
لە دوای ئەوەی کە ئێمە ئەنجامی کۆتاییمان پەسەند کرد لە ماوەی 3 ڕۆژدا لە دوای بڕیاری پەسەندکردنی ئەنجامەکان تانە لە بڕیاری ئەنجومەنی کۆمیساراندا و ناڕەزایی هەچی هەبێ پێشکەشی دادگای پێداچوونەوەی بکە لە دوای ئەوەی کە دادگای پێداچوونەوەش بەڵام بەپێی یاساکە ئێمە ملزەمە لە ماوەی هەفتەیەک داواتە لە 7 ڕۆژی کارکردندا دەبێ وەڵامی ئەولانە بداتەوە و دواتر ئەو ئەنجامەی کە لە دادگای پێداچوونەوە پەسەند دەکرێت دەبێت ئەنجامی کۆتایی واتەمە ناتوان جارێکیکە یان هیچ قوارێکی سیاسی ناتوانانی ڕخنی لێ بگرێت دەبێت ئەنجامی کۆتایی و ئەو ئەنجامە لە ڕێی ئێمەوە پێشکەشی پەرلەمانی کوردستان دەکرێت بۆ خولی پێنجەم و ئومێدی ئێمە وایە پێش ئەوەی کە وادەی یاسایی کە لە 6 تەواو بێ ئێمە پێشە بەروارە هەموو ڕێکارێکی یاسایی تەواوکەین بۆی کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بتوانن دەست بە ئامادەکاری بکەن بۆ یەکەم دانیشتن و فراغ یاسایی دروست بێت. بەڵێ سوپاس دەکەم کاتمان کەمەوە سەبارەت بە چەند پرسیارێکی ترێک بە کورتی وەڵامان دەیتەوە سەبارەت بە و کارمەندانی کۆمیسیۆن کە پەلامار دراون ئێوە وەکو کۆمیسیۆنیت بەدواداچوونی بۆ دەکەن قەرەبووی مادی و معنەوی دەکرێنەوە ئەو کارمەندانی کۆمیسیۆن کە پەلامار دراون؟ بگومان ئێمە لە یەکیدا گشتانێکمان کردووە بۆ سەرجەم فەرمانەکانی خۆمان هەر بەڕێزێک و کارمەندی کۆمیسیۆن زەرمەند بووە یاخود زانی پێگەیشتەوە یاخود سزا درراوە لەلایەن هەر هێزێکی ئاسایش یان هەر هێزێکی تری نەناسراو بەڵێ دەتوانن ئەوان سکاڵا پێشکەشی فەرمانگەی خۆیان بکەن و لە ڕێی ئەوانیشەوە دیارە ئەو داواکاری خۆیان و سکاڵای پێشکەشی ئۆفیسی نیشتیمانی دەکرێت ئێمە لە خزمەتیان داین دەتوانن سکاڵاکە پێشکەشکەن و دواتر ئەوان قەرەبوو بکرێنەوە بە هەر هۆکارێک کە زیانە پێگەیشت بێت و لێرەشەوە داوا دەکەین لە ڕێی پەیامەوە هەر کارمەندێک یاخود هەر کەسێک کە کارمەندی ئێمە بووە زیانی پێگەیشت و یاخود سوکایەتی پێکراون هەرەوە جۆرێک لە جۆرەکان کاریگەری خراپی یان لەژێر فشاردا بۆ دەتوانن ئەوان سکاڵا تەقدیم بکەن و کۆمیسیۆنی کوردستان بەجددیەوە چاوەڕێی وەکو دەڵێ چاو بە سکاڵەکاندا دەخشێنی و بڕیاری پێویستیان بۆ بدە. بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بۆی کە لە کاتی ڕێگانی ئەنجامی بەرایی کێشەیەک لە نێوان ئێوە و بڕیاردەری کۆمیسیۆن پەیدا بوو کێشەکە چارەسەر کراوە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. کێشەکە وازە هەماوشەوەی زۆر بە ئەمانەتەوە و زۆر بە ماوەڵێکی تەندروستی دیندارانە ماوەڵەمان کرد بەداخۆ من نەمزانی ئەو شەو بەڕاستی ئەو بەڕێزە لە هەمان کاتی من داوات کراوە چکە سیفەتی ئێمە وایە وەکو وتەبێژی کۆمیساران کە ئێمە کە داوا دەکەین پێویست ناکە کەناڵێکی تر کەسێکی کە داوات کە ئێمە لەبری ئەنجامانی ئەنجومە قسە دەکەین دیارە ئێمە لە کاتی ڕوونکردنەوەداوە بە ئەمانەتەوە ئەوەی کە لە ئەنجومەندا کرا و بەڕاشکایی وتمان کە ئەوە ئەنجومەن هەموو ئەنجومەن ڕێککەوتو لەسەر بابەتە وەشێکی نهێنی نییە و تەنانەت ئێمە واژۆمان نەکرد لەسەر بابەتە لەبەرەوەی کە نەبێتە مەزادی سیاسی ئەو بوو کە ئێمە بڕیار بە هەمومان هەر نوعی کەسەکە بێکەوە ڕاستای و داواکاری شخصی من بوو وتم ناتوانم بەیاننامەکە بخوێنمەوە چکە بابەتێکی حساس و گرینگە حەز دەکەم هەمووتان ئامادە بن بە سوپاسەوە پێشنیاری من قبولکە بەڵام ئەو بەڕێزە لە دوای کە بەڵێنی دابوو دیارە و بەشداری نەکرد بە بیانی ئەوەی کە و نەخۆشە و ناتوانێت دیارە ئێمە قبولمان کرد بەڵام دواتر ئەوەی کە پێمان ناخۆش بوو کە خۆی ڕوونکردنەوەیدا کە ئەو ناڕازی بووە لەو بڕیاری ئەنجومەن من ناچار بووم نەگوکو شەخص لەبەر ئەوەی کە ئەمانەتێکم بەسەرشانە ئەنجومەن داوان کرد کە ڕوونکردنەوە بدەم کە ڕوونکردنەوەمدا بەداخۆ ڕەتفعلی هاتچوونێکی زۆرمان بینی کە لە ئاسی پێویست زانە بووە دواتر ئێمە زۆر بە ئەتەکێتی خۆمان کۆنتڕۆڵ کرد و بە شێوەیەکی زۆر جوان وەڵاممان داوە پێم وایە خەڵکی کوردستان شاید دەبووی کە بە ئەخلاقێکی دیندارانە جوانمان داوە و ئەو هەر بۆ زانیاریش لەو ڕۆژەوە داوای کرد کە داوای لێبوونی خۆی پێشکەش کرد لە ئەکاونتی خۆی کردووە کە داوای دەستی برایەتی درێژ دەکات و دوو جاریش دیار هاتووە باوەشی لەم دا و داوای لێبوونی کردو لە هەموو لایەکمان بوورە ئینشەڵڵا بتوانین لاسی گەورەی ئەمانەتەکەی سەرشانمان دابین چکەوە گرینگە کاری گەورەتمان لە پێش لەو بابەتە شەخسیانە. زۆر سوپاس بۆ بەرەش شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم کە لاولێرەوە لەگەڵ ماڵی سوپاس بۆ بینەرانی بەرە سوپاس بۆ ئەو کارم تا بەنامی خواتەوە.